آخر ئامۆژگاری قەومەکەی قارون چی بوو؟ وتیان ولا تبغي الفساد في الأرض إن الله لا يحب المفسدين. أي قارون ئەم ماڵ و سەرەوت و سامانەی کە خوا بە تۆی بەخشیوە بەم ماڵ و سەرەوت و سامانە لەسەر زەویە فەسادی و خراپە بڵاو مەکەرەوە. سە خەڵکانێکی دەسەڵاتیان هەیە یاخود پارەیان هەیە تەماشا دەکەی لەسەر زەویە خراپە بڵاو دەکەنەوە. ئەوە کوژن لەسەر عەرزێ لەسەر پارەیە تەماحەیە زوڵم لەوەکە ئەکەن لەوەکە ئەدەن خەڵکە نێرن گیانی ئەوەکەی تر بەو ماڵ و سەرەوت و سامانەی کە هەیانە فەسادی لەسەر زەویە بڵاوەکەن. هەروەکو چۆن قارون دەیکرد هەر کەسێک عەقڵی نەی بڕایە دارودەستەکەی بۆ ئەناد یا بیکوژن یا سوکایەتی پێ بکەن. کەسانی کشێ بە هەمان شێوەی قارون لەسەر زەویە فەسادی بڵاوەکەنەوە. پارەیەکی پێیە لە شەڕ و لە ئاژاوە سەرفێکە. خەڵکە کوژێ زوڵم لە خەڵکی ئەکا تەعدا لە خەڵکی ئەکا سوکایەتیان پێ دەکا هەڕەشیان لێ دەکا چونکە پارەی پێ. بۆی ئەی قارون بەو سەروەت و سامانەی خۆتە سەر زەویە فەسادی بڵاو مەکەرەوە. زینا مەکە، مەشروب مەخۆ، حەقی خەڵکی داگیر مەکە، زەوی خەڵکی داگیر مەکە، بیر بۆ خەڵکی و چاڵ بۆ خەڵکی هەڵ مەکەنە، دژایەتی حەق مەکە. بەڵام قارون وازی نەهێنا.